ژمارەکە ماڵباتن عەرەبین لە گۆڕ ڕامادەیە 140 لە کەرکووک نەمابوون نەهاڤەت گەڕن. مایتیکردنا رووسیا دی هەڵبژارتنین ئەمریکادا بابەتێ هەری دیارێ 2017 بوو. و گەلۆ هیڤی و خەونێن عەفرینیان ji بۆ ساڵان و چنە؟ سڵاو و هیڤیان دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji دەنگی ئەمریکا لە واشنگتن. لای منیشەوە سڵاو و بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. بەهۆی هێرشێک لە بەردەم کڵێسایەک لە مسر بەلایەنی کەم 10 کەس کوژراون کە 8 لەوانە کریستیانی قبتی بوون. چەند چەکدارێکی نەناسراو لە دەروی کڵێسایەک لە ناوچەیەکی باشووری مسر تەقەکانیان کرد. گوتەبێژی وەزارەتی تەندروستی مسر ژماری قوربانیەکانی ئەمڕۆ هەینی پشتڕاست کردوتەوە و گوتەبێژەکە گوتی بەلایەنی کەم یەکێک لە قوربانیەکان پۆلیس بوو، بەڵام پێشتر کاربەدەستان گوتوبیان 2 پۆلیس بەهۆی ئەو هێرشەوە کوژراون. هەتا ئامادەکردنی ئەم هەواڵە هیچ کەسولایەنێک بەرپرسیارەتی هێرشەکەی نەگرتۆتە ئەستۆ. ji ber rewşa nearam û lawazbûna desthelata Kurdan li Kerkûkê çend malbatên Ereb ku li gora benda soldûçiliya destûrê Iraqê vegeriyabûn cihên xwe yên berê niha dîsan vedigerine Kerkûkê vêna jî nerehetî xistiya dilê Kurdên Kerkûkî. بەشێکی زۆر لەو عەرەبە هاوردانەی کە دوای ڕوخانی بەعس و لە چوارچەوەی مادەی 140 دەستوری عێراقدا قەرەبوو کرانەوە و کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکانیان جێهێشت لە دوای 16 ئۆکتۆبەر و نەمانی هێزی کوردی لەو ناوچانە جارێکی تر گەڕاونەتەوە. ئەمەش کوردەکانی نیگەران کردووە و بە ئیفلیچکردنی مادەی 140 لێی دەڕوانن. ئێمە نەقدمان کردووە ڕخنەمان لێگرتووە لە لای ئێمە وەکو مادەی 140 قبول نییە. ئێمە لە نامەیەکی کراوەیە کە ناردوومانە بۆ سەرۆک کۆمار و بەڕێز حەیدەر عەبادی و سەلیم جوبوری باسی ئەوەمان کردووە کۆمەڵی خەڵکی عەشایری کۆن لە منتقەی دبس گەڕاونەتەوە. ئەوانە هەمووی تەعویزیان وەرگرتووە، بەڵام لەبەر ئەوەی حکوومەت نییە لە مۆزعەیە شۆن نییە. حکوومەتەکەی کە ئێستا هەیە عەرەبێک ئیدارەی ئەدا ئەوش دەسەڵاتی زۆر کەمە بۆی استیغلالی ئەو بابەتیان کردووە و هاتوونەتەوە. ئێمە ڕێی خۆمان داوە و نووسراوشمان کردووە، سەرووی خۆمان ئاگدار کردوێتەوە ئەوە کە مەقبوڵ نییە ئەو هاتنەوەی. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هێزێکی عەرەبی سوننە لە ناوچەی سەرگەڕانی سەربەقەزای دووبس هەڕەشەیان لەو خێزانە کوردانە کردووە کە دوای ڕوخانی ڕژێمی بەعس گەڕاونەتەوە بۆ ناوچەکانیان و داوایان لێکردوون لە ماوەی 72 کاتژمێردا بار بکەن. هەروەها دەیان خێزانی تری عەرەبیش لە ناوچەکانی ترەوە بۆ کەرکووک و گوندەکانی دەوروبەری قەزای خورمات و گەڕاونەتەوە. دیارە خۆتان نەزان لە ماوەی ڕابردوودا ئەو عەرەب هاوردانی کرد لە ناوچەدا بڕێنەرەکان بوون بە تایبەت لە کەرکووک گەڕانەوە جێگای خۆیان و قەرەبوو کرانەوە. بەڵام لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر حکوومەتی عێراقی پەنای بردووەتە سەر ئەوەی ئەو عەرەب هاوردانە دیسان بگەڕێتە کەرکووک و ناوچەدا بنراوەکان. نزیکەی 500 خێزانی تری عەرەبی سوننەش لە بەعقوبەوە بۆ ناحیەی جەلەولای سەربەقەزای خانەقین گەڕاونەتەوە. طبعا ئەوەیان کە 120 عەرەبەکان کە چوون دوای حکوومەت هاوردانە دووە خانەقین هەموو خانەقین لە منتەقەی خانەقین هەیە. ئێستا هەمانە لە خانەقین هەیە ماڵیان وەرگرت، ماڵیان سن عرازیان وەرگردووە بە پارە سندن و بە تەئیسەکەنیان هەیە لەم لا دانیشتنە هەموو عەرەبەکان. لە مادەی 140 دەستوری عێراقدا چارەسەر بۆ کێشەی ناوچە کێشە لەسەرەکان دانراوە. بەپێی ئەو مادە دەستوریە دەبێت ئەو عەرەبانەی کاتی خۆی بەعس هاوردونیەتە ناوچە کێشە لەسەرەکان قەرەبوو بکرێنەوە و بگەڕێنەوە بۆ ناوچەکانی پێشووتریان. لەو چوارچێوەیەشدا ژمارەیەکی زۆر خێزانی کورد و عەرەب قەرەبوو کراونەتەوە، بەڵام لە ئێستادا دۆخەکە پێچەوانە بۆتەوە و جارێکی تر عەرەب بۆ ئەو ناوچانە دەگەڕێنەوە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. پاش کشانەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە حکوومەت چارەنووسی سیاسی هەرێمی کوردستان ناڕوونا لایەنە سیاسەکان بەسەر چەند بەرەیەکدا دابەش بوون کە هەر یەکێکیان پێشنیازی چارەسەرێکی جیاواز ئەکات بۆ قەیرانەکان. لەگەڵ زیادبوونی دەنگی ناڕەزایی لە شەقامی کوردیدا لایەنە سیاسیەکان دابەشی چەند بژاردەیەک بوون بۆ دەربازبوون لەو قەیرانە سیاسی و ئابووریەی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە. هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان داوای پێکهێنانی حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دەکەن تا ئەو کاتەی هەڵبژاردن براوەکان دیاری دەکات و کابینەیەکی نوێ پێک دەهێنن.
ئێستا مەقصد بەغداد دەوێت لەگەڵ هەرێم گفتوگۆکە ئایا ئەو دەموچوانە بستنەوەکەوان شکستیانەوە بێگومان ئەوانە لەوانەیە شکستی زیاتر لە بەغدا قوبولکەن بۆیە گۆڕان پێی وایە کە حکوومەتێکی کاتی بە ناوی حکوومەتی کاتی یا ڕزگار نیشتیمانی دروست بۆی کەوا بتوانێت یەکەم تۆماری دەنگدران پاکاتەوە هەڵبژاردنێکی بڵین پاک و بێگەرد بکرێت هەروەها بژێوی خەڵک چاک بکرێت و هەروە بتوانینکەوە لەگەڵ بەغداش دەموچاوێکی تازە بستن و بۆی بتوانکەوە مافە دەستورەکانی کورد ئەوەی کەوا لە دەستوری عێراقدا بەدەستی بێنن. پارتی دیموکراتی کوردستان کە زۆرینەی دامەزراوەکانی حکوومەتی بەدەستە دژی پێکێنانی حکوومەتێکی کاتیە و داوا لە نەیارەکانی دەکات خۆیان ئامادە بکەن بۆ هەڵبژاردنێکی پێشوەخت و سندوقەکان بکەن بە مەحەک. هەڵبژاردننی پێشوەخت باشترین چارەسەرە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان. ڕەنگە هاتنە دەرەوەی گۆڕان و کۆمەڵ بیزات پەیوەندی بە کۆکردنەوەی و دەنگە ناڕازیانەوە بێکرە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان ناڕازین بە تایبەتی ژینگەی سلێمانی ژینگەیەکە بۆ خۆی ینی ژینگەیەکە ئۆپۆزیسیۆن زیاترتیا گەشاکە وەک لە هێزی دەسەڵاتدار و دەوڵەتمەدار. ڕەنگە ئەوان تەماحیان لە کۆکردنەوەی دەنگە ناڕازیەکان نابێ. یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەم کابینەیەدا پشکی جێگری سەرۆکی حکوومەتی بەرکەوتووە لەم پرسەدا بێدەنگی هەڵبژاردووە. بەڵام یەکگرتووی ئیسلامی کوردستان پرۆژەیەکی جیاوازی هەیە. بۆ 15 مودەیەکمان دیاری کردووە یاداشتێک دەدەینە حکوومەت چەند خاڵێکن ئەو خاڵانە هەمویان لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانن بە تایبەتی داواکاری خۆپیشاندەرانن کە لەو چەند ڕۆژانەی گوێمان لە داواکاریەکانیان بوو. ئێمە ئێستا کاتێک ئەو یاداشتە ئامادە دەکەین بە تەکید خاڵێکیشی بریتیە لەوەی کە بتوانین حکوومەت ئەوەی زوو داوامان کردبوو حکوومەتێکی یەکڕیزی نیشتیمانی لەو پێنج لایەنە پێک بێ هەر پێنجمان لەسەر ئەجێنداکەی متتەفیق بین بۆ مامەڵە لەگەڵ حکوومەتی ناوەند یەکڕیزی نیشتیمانی دروستکە. ئەوە هەڵوێستی ئێمەیە ئەگەر ئەوە نەهاتە دی یەکگرتو دای من بڕیاری سەر بە خۆیانە دەدا خۆی ئەجێندای دوای ئەو کاتە دیاری دەکات. تا کات زیاتر تێدەپەڕێت قەیرانەکان لە ناوخۆ زیاتر دەبن و هەرێمی کوردستانیش نزیک دەبێتەوە لە هەڵبژاردنێکی تر کە ئەویش هەڵبژاردننی عێراقە بەڵام ئەوەی بۆ شەقام گرنگە باشبوونی گوزەرانی خەڵکە. سەرەڕای فشارەکانی شەقام هێشتا لایەنە سیاسیەکان لەسەر بژاردەیەک ڕێک نەکەوتن بۆ چارەسەرکردنی قەیرانە سیاسی و ئابوووریەکان. ئەمە شەقامی ناڕازی لە چاوەڕوانیدا هێشتۆتەوە هەتاکو هەڵبژاردنێک کە هێشتا کاتەکەی دیاریکراو نییە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. هەنەک لایەن خەتای vê rewşa nearam ya Herêma Kurdistanê dêxine stoyê Amerîka û dibêjin Amerîka pişta xwe da Kurdan demê wane daxwaza serxwebûnê kirî. Heta wî demî her kesî digot dostaniya Amerîka û Kurdan gelek bêhêz bû. Gelo peywendiya Amerîka û Kurdan di sala 2017 de çawa bû. Em di vê derîvê de mêvandariya Dr. Bilal Wahab şarezayê siyasetên Rojhilat li Înstitûya Washington lêre li Washington dikin. کاکە بیلال زۆر بەخێر بێ ئەکرێ پێداچوونەوەیەک بکەین بەسەر دۆستانی یان پەیوەندیەکانی ئەمریکا و کورد لە ساڵی 2017دا ئەوەی کە گرنگ ڕوویدا لە 2017 لەم مەسلەی پەیوەندی نێوان ئەمریکا و کووردا لە عێراق و لە سووریایە لە ئێران و لە تورکیا کەمتر ئەتوانین باسی ئەو پەیوەندیە بکەین. لە عێراق خاڵی گرنگ بریتی بوو لە ڕفراندۆم لە کوردستانی باشوور سەرکردایەتی سیاسی کوردی حیزبەکان بڕیایی دوونی ڕفراندۆم کردنیاندا ئەمریکا لە ئەوڵەوە دژایەتی ئەم ڕفراندۆمی کرد بەڵام بە هێواشی بە دەنگێکی کپ بەڵام پاشان بە تەسریحاتی ڕسمی لە کۆشکی سوی لە وەزارەتی خارجی کە داوای لە کورد کرد کە ئەم ڕفراندۆمە نەکەن لەبەرەوەی بۆ کورد خراپە بۆ کوردی عێراق خراپە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خراپە و بۆ پەیوەندیەکانی ئەمریکا و کوردستانیش خراپە و بۆ ئامانجەکانی ئەمریکاش لە عێراق خراپە. بۆ پەیوەندیەکانی کورد و ئەمریکا خراپ بوو؟ بەڵێ چونکە حکوومەتی هەرێم و کوردستانی عێراق لە واشنگتنە سمعەیەکی هەبوو ئەو سمعەیە لە دەستدا سمعەیە کە وڵاتێکە کە پەیوەند کە ئەتوانی پشتی پێوەبەسی کە ئەتوانێ لەگەڵ هاوپەیمانیەکانە بە پرسی ئەوان و بە پرسی هاوپەیمانەکانی بڕیار بدا نەک دژایەتی UN و دژایەتی هاوپەیمانە غەربیەکانی خۆشی بکە تاکلایەنانە ئیشەکان بکەوە بەگوێی کەسنەکە ئەمە وای کرد کە سمعەیەکەوە کوردستان هەی بوو لە دەستی بدات کاتێکیشکەوە کێشەکانی 16 ئۆکتۆبر ڕوویدا دەرکەوت کە ئەم حکوومەتە کوردیی کەوا بە یەک دەنگ قسەی ئەکرد هەتا ئەو کاتە دەرکەوت کەوا نەخێر لە ناوخۆیان کێشەی زۆر گەورەی هەیە و ئەم کێشانەکەوا لاوانێ من و تۆزانی بێتمان وای لێ هاتکەوە ئیسا هەموو کەسێک لە دنیا ئەو کێشە ناوخۆیانی کوردستان نەزانێت کەواتە
ئەو نەبوونی متمانە لە نێوان ئەمریکایان نەبوونی متمانەی ئەمریکیەکان بە کوردەوە بوو بەهۆی ئەوەی کە لە دەستدانی و گوتت ئەنجامەکانی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە کەرکووک لە دەستی کورد دەرچوو. مەسلەی 16 ئۆکتۆبەر ینی ئەمریکا کورد وا خۆی حازر کردبوو کە ئەمریکا بێ فریایی بکەوێت کاتێکا کەوا ئەمریکا بە تەسریحی ڕسمی بە کوردستانی وتبوو کە ئێوە کارێک مەکەن ئێمە لەبینی ئێوە لە بینی عبادیە یەکێکتان هەڵبژێرین یان ئێمە یان عبادی مەمان خەونە ئەو موقیفەوە چونکە لە کۆتاییە ئەمریکا لەگەڵ ئەمری وەقع تەعاملەکە عێراق وڵاتێکە ئەمریکا ئیشی بۆ کردووە داگیری کردووە ملیارها دۆلاری تیا خەرج کردووە بەو ئاسانیە نایەڵێت دابش بکرێت با ئەو دابشکردنە لە سەردەسی حەلیفێکیش بێت عێراقێکی دابشکرا و قازانجی بۆ ئەمریکا کەمترە لە عێراقێکی یەکگرتووکەوە کوردیشی تیابێ و شیعشی تیابێ بۆیە سەر بۆ خۆی کوردستان ڕاستە ئامانجێکی نیشتیمانی کوردیە ڕاستە لە 1970 گەلی کوردەنگی بۆ داوە بەڵام بۆی کۆتۆ داوا بکەی مادەم ئێمە حەزمان لێتی بێ ئەمریکا پشتگیریمان بکات ئەوە داواکاریەکی تا حدێک دەتوانم بڵێم ناڕەوایە چونکە دابشکردنی عێراق لە مەسلحەتی ئەمریکانیە ئەمریکاش بە مەسلحەتی خۆی تەعاملەکە لە بەخاتری سیاسەتی سیاسەتی تازی ئەمریکاش نیە ئەمە چەندین ساڵە بۆشی باوک لە شەڕی خەلیجە ئەوەی گوتبوو یەک عێراقی یەکگرتو تا ئێستاش کاک بلار بەڵام ئەم سیاسەتی ئەمریکا لە ڕۆژئاوە بۆ نمونە و هەمان سیاسەتی ئەوەی نییە لە باشوور یان لە هەرێمی کوردستان عێراق پەیڕەو دەکاتن. پەیوەندیەکان جیاوازن ئەمریکا شتێکی نییە بناوی پەیوەندی ئەمریکا لەگەڵ کورد بۆکوولەتەوە نەخێر ئەمریکا تەعامل ئەکات لەگەڵ وڵاتان تەعاملەکان لەگەڵ عێراق کورد بەشێکە لە عێراق تەعاملەکە لەگەڵ کوردی عێراق لە کۆنتێکستی عێراقا لە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە عێراق سووریا وڵاتێکە لە سووریا کێشەی هەیە تەعامل لەگەڵ سووریاکە کوردی سووریا بەشێکن لە وڵاتی سووریا بۆیە بەو چاوە تەعاملیان لەگەڵاکە واتە شتێک نییە بناویت پەیوەندی ئەمریکا لەگەڵ نەتەوەی کورد بەڵکو لەگەڵ ئەم وڵاتانەیە و لەم وڵاتانشە لە شوێنێکە کورد کارکتەر بن پەیوەندیان لەگەڵەکە بۆ نمونە ئێستا کوردی ئێران کوردی ڕۆژهەڵات تا ئاستێکی زۆر لاوازن بۆیە کارکتەرێکی گرنگ نین لە سیاسەتی ئەمریکی لەگەڵ ئێرانە کاتێک کە ئێران تەعاملی لەگەڵ حکوومەتی ئەمریکا تەعاملی لەگەڵ حکوومەتی ئێرانی بۆ نمونە ئەگەر هاتوو لە سووریا حکوومەتێکی نیشتیمانی وەکو ئەوەی ئێستا لە عێراق هەیە لە سووریاش دروست بوو دوایی گۆڕینی وەزعی سووریا ئەمریکا هەمان شێوە چۆن لەگەڵ کوردی عێراق تەعاملی کرد و بە هەمان شێوە لەگەڵ ئەوانە تەعامل بکە یانش تا ڕادێک بە زیاتر ڕوون بمەوە پاشەکەشی بک لە پەیوەندەکانی لەگەڵ کووردا. یعنی باێمە ئەو باباسی ئەو بکەین کە کراوە بۆی کەوا لە داهاتوو تێبگەین ئەمریکا دەیویست لە سووریا شەڕی داعش بکات کارکتەری گرنگترین کارکتەر لە شەڕکردن دژی داعش بریتی و لە کورد بۆیە لەگەڵ ئەم کوردە تەعاملی کرد لە 2015ەوە چەکیانەداتێ لە 2007ەوە لە مانگی 5 2007ەوە ڕاستە و خۆ ئەمریکا چەکەداتە هێزەکانی سووریای دیموکرات هەرچەنە ئەم پرچەکردنەی کورد دژی رووسیا پێی ناخۆشە تورکیا پێی ناخۆشە ئێران پێی ناخۆشە بەڵام بە مەسلحەتی ئەمریکا ئەخوا بۆ دژایەتیکردنی داعش ئێستا کە ڕقە گیراوە و داعش لە کشانایە ئایا ئەم پەیوەندیە بەرەو کوێ دەڕوات ئەمریکا تەعاملی لەگەڵ کووردا بەردەوام ئەبێت ئەگەر هاتو کوردەکانی سووریا ینی ئیلتزامیان هەیە بە یەک پارچەی خاکی سووریا داوای دابشکردنی سووریانەکەن حکمێکی دیموکراسی و حکمێکی ڕێکوپێک بکەن لەو ناوچانی کەوا لەژە دەستی کوردایە و هاریکاری ئەمریکا بن بۆ گەیشتن بۆ ئامانجانێکەوە ئەمریکا هەیەی ئەگەر بە کورتەکەی ئەگەر کورد لە مەسلحەتی ئەمریکا بێ و خزمەتی بەرژنەکانی ئەمریکا بکە ئەوە ئەمریکا ژیامەتی لایەنە کوردەکانەدا چ لە عێراق چ لە سووریا زۆر سپاس زۆر بەخێر بێی دکتۆر بیلال وهاب شارەزای ئینستیتیا واشنگتن لە واشنگتن میوانی کورد کنەکشن بوو ساڵا 2017 ساڵا دەرخستنا کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش بوو ژی عێراق و ژی سووریا لێ ئەنجامی ڤی شەڕی دروستبوونا کریزین مرۆڤانی بوو بتایبەت di Sûriyada pitir ji 13 milyon sivîlan yan sivîl ketine rewşekê pêtîviyan bi alîkariyan heye 5 milyon nîv jiwana jî rastî gefeyan dibin. ڕێکخراوە مرۆییەکان هەوڵەکانی خۆیان چڕ کردوێتەوە بۆ بەهاناوەچوونی خەڵکی سیڤیل لە کاتێکدا هەروە دێ و دەنگی نیگەرانیان بەرامبەر ڕەوشی مرۆیی لە سووریادا زیاد دەکات. یاسای نێونەتەوەی مرۆڤایەتی دەڵێت پێویستە خەڵکی سیڤیل پارێزراو بن شەڕانگێزەکان نیانگرێتەوە ڕێکخراوی نێونەتەوەی خاچی سوور جەخت دەکاتەوە لەوەی نابێت مرۆڤ وەک کارتی فشار بەکاربهێنرێت. ڕێکخراوی نێونەتەوەی خاچی سوور لە ڕۆژهەڵاتی غۆتەوە دەستی کردووە بە گواستنەوەی ئەو کەسانەی دووچاری نەخۆشی قورس هاتوون بۆ دیمەشقی پایتەخت بە تایبەتیش ئەو منداڵانەی تووشی شێرپەنجە بوون.
قورسە بگوترێت ئەم پرۆسەی گواستنەوە چەندێک دەخایەنێت چونکە بەپێی ڕێککەوتنی لایەنەکان ڕێگە دراوە تەنها 29 کەس لەوانەی نەخۆشی سەختیان هەیە بگوێزرێنەوە. تا ئێستا توانراوە تەنها بەشێکیان بگوێزرێنەوە، هەر بۆیە ناتوانم بڵێم کەی ئەرکەکەمان کۆتایی پێدێت. بێ لە خاچی سوور ڕێکخراوی تری ژەن بەشدارن لە هەوڵەکان بۆ ڕزگارکردنی خەڵکی سڤیل لە سووریادا بە تایبەتیش نەخۆشەکانیان. بەڵام ئەم هەوڵانە بەبێ ڕەخنە لێگرتن نەبووە. هەندێک لە ئێمە کە ڕاستەوخۆ بەشداریمان لەم هاوڵانەدا هەبووە ڕەخنەمان لە گیراوە چونکە لەگەڵ بەشار ئەسەدا قسەمان کردووە. بۆ خۆم 25 ساڵ سەرباز بووم و دەشبێت لەگەڵ ڕکەبەرەکانماندا هەوڵمان هەبن دەناچۆن بەرەو پێشەوە چوون بەدەست بێنین. لە وەتای ساڵی 2013ەوە هێزە سەربازیەکانی سەر بە بەشار ئەسەد گەماروی نزیکەی 400,000 کەسی سیڤیلیان داوە لە غۆتە لەگەڵ ئەو هەموو هەوڵەی نەتەوە یەکگرتوەکان دەیدات بۆ هێوەرکردنەوەی ئەو ئابڵوقەیە. ئاوارەکانی تریش لە ناو سووریادا بێبەش نین لە مەینەتیەکان بە تایبەتیش لە ئێستادا کە کەوتونەتە بەرزەبری زستانی ئەم ساڵ وەک ئاوارەکانی ئەم ئۆردوگایی باکووری حەڵەب لەسەر سنووری تورکیا. هیچ ئامێرەی گەرمکەرەوەمان نییە، هیچ یارمەتیەکمان نییە، سەرمان ڕقمان دەکاتەوە، ئاگری تەباخەکان بەکاردێنین بۆ خۆ گەرمکردنەوە. ئەگەر نەبوو ئەوە بە تۆکانمان بەکاردێنین لە ڕەوشێکی ناهەموار دەژین، هاوسەر و منداڵەکانمان بێکارن، هەژار و نەدارین. بەس خوا یارمەتیمان بدات ئیتر نازانم لەوە زیاتر چی بڵێم. لە تەواوی زستاندا تا ئەژنۆمان لە قوڕولی تاودایە هەوڵ دەدەین لێواری دەوارەکانمان بە قوڕ بگرین، بەڵام ئاو هەر دزە دەکاتە ناو دەوارەکانەوە. نەسوتەمەنیمان هەیە، نەکەس بە تنگانەمانەوە دێت، تەنانەت پەتوشمان نییە. لە نێو ڕووداوەکانی ئەوەی بە بەهاری عەرەبی ناودێردەکرا دەشێت شەڕی ناوخۆیی سووریا بە خوێناویترین شەڕ بزانرێت لە پێناو بەهارێکدا کە هەر هیچ نەبێت تا ئێستا تەنها وەرزی خەزانی بە خەڵکی سیڤیلی ئەو وڵاتە بە شەڕوێران بووە بەخشیوە. کاربەرستان دەڵێن بەلایەنی کەم 12 کەس بەهۆی ئاگرکەوتنەوەکەی شەوی پێنجشەمەی شاری نیویۆرک گیانیان لەدەستداوە. ئاگرەکە تەواوی باڵەخانەیەکی گرتەوە لە ناوچەی برۆنکس و چەندان کەسی تریش بە خەستی بریندار کردووە. شارەوانی شاری نیویۆرک دەڵێت یەکێک لە قوربانیەکان منداڵێکی تەمەن 1 ساڵ بووە و ئاماژەشی بەوە کردووە ئەم ئاگرکەوتنەوەیە بەترینە لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا. و ئاگر بەربوو ئاڤاهەیەک چارقاتی لە مۆمبای پایتەختی ئابووری هەندستانی ئیرۆهینی تێدا 15 کەس مرن پرانیاوان ژن بوون پشتی نیشەف. ئاگر بەربوو خواردنگەها قاتی سەری ئاڤاهی و زوو گەهشتا قاتین دیژی ژمارەکە دەستگەهێن ڕاگەهاندنی دە ئاڤاهیە دەنە و چەند کەناڵین تەلەڤیزیۆنان پەخشاخوا ڕاگرت ji ber زیانە بە دەستگەهێن واناکەفتی. ئەگەر تەنها بە یەک گوشە سەرۆکایەتی ترامپ پێناسە بکرێت ئەوە ڕووسیایە. پەیامنێری دەنگی ئەمریکا لە کۆشکی سپی پێداچوونەوەیەکی بەسەر پەیوەندیەکانی ترامپ و رووسیا کردووە لە ماوەی ساڵی ڕابردوودا. من هیچ پەیوەندیەکم بە رووسیاوە نییە، هەمووان دەزانن ئەمە فێڵەتی دیموکراتەکان بوو بۆ ئەوەی بیانوەیەک بۆ دۆڕاندنیان لە هەڵبژاردنەکە بدۆزنەوە. داناڵد ترامپ بە درێژایی ساڵی ڕابردوو دژی ئەو تۆمەتانە بوو کە سیاسەتێکی نەرمی هەبووە لەگەڵ کرملن کە ڕەنگە بەهۆی ئەوە بێت رووسیا یارمەتی داوە بۆ شکستپێدانی هێلەری کلنتن لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا. لە مانگی 1-2 هەفتە بەر لەوەی ترامپ سوێندی یاسایی بخوات ئۆفیسی بەڕێوەبەری دەستگای مخابراتی ئەمریکا جیمز کلاپەر لێکۆڵینەوەیکی بڵاو کردەوە کە FBI، CIA و NSA پێکەوە ئەنجامیاندا بوو تیایدا هاتبوو ڤلادیمیر پوتین هەوڵی داوە دڵنیا بێت لەوەی ترامپ سەر بکەوێت و هەروەها ئەوەشی تێدا بوو کە پوتین فەرمانی هەڵمەتێکی داوە بۆ بێمتمانەکردنی هێلەری کلنتن و بەڕوونی وتوێتی دەیەوێت ترامپ سەر بکەوێت. ئەم ئەنجامە لێکۆڵینەوەیکی دەست بەجێی کۆنگرێسی لێکەوتەوە. لە مانگی 3دا بەڕێوەبەری FBI پشتڕاستی کردەوە ئاژانسەکەی دەستی بە لێکۆڵینەوەی کردووە لەسەر شیانی پەیوەندی تیمەکەی ترامپ لەگەڵ کرملندا. پاش ماوەیەکی کەم ترامپ کۆمی لەسەر کارەکەی دەرکرد. ئەمەش بوو بەهۆی دەستنیشانکردنی ڕاوێژکاری تایبەت ڕۆبرت مولەر لەگەڵ دەستپێکردنی لێکۆڵینەوەیەکدا ژمارەیەک لە کاربەدەستانی هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆک ترامپ دانیان بە تاوانەکانیاندانا. لە هەندێک باردا کردارەکان و وتەکانی سەرۆک ترامپ لەگەڵ یەکدا نەدەگونجان. ئەو بەم دواییانە فرۆشتنی چەکی بۆ هێزەکانی ئۆکرانیا پەسەند کرد کە شەڕی دژ بە جودابیرانی سەر بە رووسیا دەکەن
وە سزای دژ بە مۆسکۆی بۆ کردارەکانی لە ئۆکرانیا پەسەند کرد هەرچەندە یاساکەی بەلاواز لە قەڵەمدا. بەڵام لە وتارەکانیدا هێشتا باز لە باشکردنی پەیوەندیەکانی لەگەڵ کرملندا دەکات. هەز دەکەم هەبوونی پەیوەندی دۆستانە لەگەڵ رووسیا بە پێچەوانەی ئەوەیە هەمیشە لە شەر دابین لەگەڵیاندا سەرمایەکە بۆ جیهان و بۆ وڵاتەکەمان نەک مەترسی. استراتیژیەتی ئاسایشی نیشتیمانیشی رووسیا بە ڕکابەرێکی مەترسیدار دادەنێت کە هەوڵی لاوازکردنی کاریگەری ئەمریکا لە جیهاندا دەدات. بەڵام لە وتارێکیدا سەرۆک ترامپ باسی لە دروستکردنی پەیوەندیەکی هاوبەش کرد لەگەڵ پوتیندا. دوێنێ سەرۆک پوتینی رووسیا تەلەفۆنی بۆ کردم و سوپاسی وڵاتەکەمانی دەکرد بۆ ئەو زانیاریانەی کە CIA ئێمە توانی بیانداتێ لەسەر پلانی هێرشێکی گەورەی تۆریستی لە سنت پێتسبرگ کە ڕەنگە هەزاران کەسی تێدا بکوژرایە. ئەمان توانیان بەر لە هیچ زیانێک بگەنە ئەو تۆریستانە. ئەمە شتێکی باشە و دەبێت کار بەم شێوەیە بکرێت. شارەزایان دەڵێن رووسیا بووە بە پرسێک کە چاودێری هەموو هەنگاوەکانی ترامپ لەسەری دەکرێت بۆیە ڕەنگە ئەو هەوڵ بدات تونتر بێت لەسەر کرملن. وەک ئەو وایە کە هەوڵ بدات کارێک بکات خەڵکی بیری خراپتر لە پەیوەندیەکانی لەگەڵ ڤلادیمیر پۆتین نەکەنەوە. بەم دوایانە بینیت کە ڕێگەی فرۆشتنی چێکی بە ئۆکرانیادا ئەمە شتێک بوو کە بۆ چەندین ساڵ بەڕێبەرایەتی ئۆباما ڕێگری لەکرد بوو. لە کاتێکدا ئۆکرانیا داگیر کرا ئەمە هەنگاوێکی زۆر بەهێز بوو. چاوەڕوان دەکرێت دووهەم ساڵی سەرۆک ترامپ لە ئۆفیس هەر وەکو یەکەم ساڵی بێت و مەسەلەی رووسیا باڵ بکێشێت بەسەر بابەتەکاندا لە کاتێکدا لێکۆڵینەوەی ڕۆبرت مولەر بەرەو کۆتایی دەچێت. ئەمڕۆ لە شاری کرماشان خۆپشاندانێک بۆ ناڕزایی دەربڕین بەرامبەر بە دەسەڵات ئەنجامدرا. یەکێک لە نیگەرانەکانی خۆپشاندەرانی کرماشان ناهەمواری ڕەوشی ئابووریانە و هەروەها ناڕزایی دەربڕینە بەرامبەر بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران. ئەمەش لە کاتێکدایە ڕۆژی پێنجشەمەش خۆپشاندانێکی گەورە بۆ ناڕزایی دەربڕین لە شارەکانی مەشهەد، نەیشابور و چەند شارێکی تری ئێران بەڕێوە چوو. لە تەڤلەهەڤیە بوویێراندا ڕاستی gelek caran nixam tê dimîne. Mijarên ku ji bo xelkê xemên rocanan û balawan dikişînin em li gel mîvanên xwe bi awakî serbixwe û bêalî guftûgo dikin. Şopandina rastiyê bi riya parvekirina bîr û boçînên cûr ew bingeheke serekeye bi rastiyê ji bo avakirina pêwendiyekê û her wiha baweriyê li gel temaşevanan. کمپانیا ئەپل داخوازە لێ خۆشببوونی دیکە ji ber ku hêdî iPhone 6 xav dibû. Apple daxuyanek li ser malperê xwe dan yew dibêje ew qet bi mebest karekî nake demê karkirina berhemên wê kurd bibe heta ku bikir neçarbin berhemên wê yên nûtir bikirin. Demekî zûtir Apple gotibû wê kar kiriye heta ku karê Apple 6 û 7 siz be Apple niha karî dike ji bo vegerandina baweriya bikiran bi berhemên xwe. لەگەڵ کۆتایی هاتن با ساڵی 2017 خەڵکی لە عەفرین هیوای ساڵێکی خۆشتر دەخوازن بۆ ساڵی داهاتوو. Ji gefên Tirkiye ser Efrînê ta ji radestkirina Kerkûkê û di navberê de rizgarkirina Reqqa û bi cihênîna Sîstema Federalî Bakurê Sûriyê Efrînî sala 2017 dinirxînin. Tiştê herî giring li sala 2017 de li Rojavayê Kurdistanê bûye ew rizgarkirina Reqayê paytexta terûrê ew rizgarkirina bi hêz û xwînê ciwanên me yê Kurd bî li kêleka wan jî koalisyona navnetewî ji alîkara wan kir ev tiştekî herî balkêş bî di 2017 da. Ev êrişên ku ketin astik gînû piştî dagirkeriyê artêşa Türk ji bo herêma Idlibê hen şardayên noxteyên ku xwe cihê kirine ev hemû pêşketinên ku hêştin gelê Efrîn di astik gînû sistemên xweparastinê sistemên dabarê jiyanê zîdekirinê hemû ku hêştin gelê Efrîn têkeve asbêbê. Ji aliyê xwe Angela Reşo pêşketina sîstema rêveberiyê li Rojava û Efrînê di 2017 de bi erîn dinirxînin. Hêzîdmeyê eskerî, hêzîdmeyê ew ê siyasî em karin bêjin ser astê kantona Efrînê ev meclîsê me pir cihê xwe girtin pir gavin pêşketî kirin. Gelê Efrînê ji sala bê 2018 bihêvîne ku gavên erînî bixurabînê çi li ser asta herêmên Kurdî yan jî Sûriye. Newrûz Reşo, dengê Amerîka, Efrîn.
گەلۆ هیڤێن خەڵکی مووسڵێژ بۆ ساڵا 2010 چنە بە ئەمنێ دەنگی ئەمریکا ئافپرس جی چەند مووسلیان کردیان. هاتنا سەرساڵانی خەلکێ دەشتا مووسڵێ هیڤی و ئومێدên cuda cuda hene wesa dixwazin ku sala 2018 sala aştiyê û aramiyê bîtin li gişt Iraqê û Herêma Kurdistanê û giyanê pêkvejiyanê careka dî di nava xelkî da peyda bît û bîte destpêkirina jiyaneka nû. Her sal hûn di xêr û xweşiya debin, saleka keyf û xweşiyê be بۆ وڵاتی ما و وەکابەرێک کە سوکارین مین مەسیحی ڤەگەڕن سەر ماڵین خوا و خێر و خەشی بۆ عێراقی. ئەس دخوازم عێراق ئارام بە خەلک ji hev hez bikin û bêkarî nemîne xelk dilxweş bin me qesr û pere navê tenê me aramî û dostanî divêt. Her wasa xelkê deşta Mosulê dixwazin de ev sala da qeyrana darayî bi kotayî betin li gişt Iraqê û Herêma Kurdistanê û careka dî wekû berê moçê xelkî bihête mezaxtin da ku bikarin jiyana xwe berdewam bikin. Nîne ek rasta xêbit. Çe ekene Kurdistan be mamû ev hemû alem dê mirin. Ne ratib, ne tiştekî, ne here, ne were, ne şolekî, ne emelekî. Em çi lê bikin birê ezîz, kî ve bikin? Mavê zêdetir ji 3 salan e deşta Mosul wekû meydana şerî hatiye nasandin. Lewma hîvî û umêdên pêkhatên evê deverê ew e ji bo salanî êmnahî û aştî berqerar bîtin. Kawa Umer dengê Emerîka, deşta Mosul. کەشوهەوایەکی سارد ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ئەمریکا دەگرێتەوە و هەتا سەری ساڵی نوێش دەمێنێتەوە. کەشناسان هۆشداری دەدەن بە خەڵکی تا ئاگاداری نزمبوونەوەی پلەی گەرمای لەشیان بن هاوکاتی دابەزینی پلەکانی گەرما بۆ ئاستی بەستن لە ناوچەی ئیری لە ستانی پێنسیلڤانیا هەفتەی پێشوو 1.5 مەتر بەفرباریوە. خەڵکیش لەو ناوچەیە کێشەیان هەیە کەشناسان باز لەوە دەکەن بەم زوانە 25 سانتیمەتری تر بەفر ببارێت. کارگوزاران لە سەرانسەری ناوچەکەدا کەوتونەتە یارمەتیدانی ئەو خەڵکەی جێی نیشتە جێبوونیان نییە و هەروەهاش ڕزگارکردنی ئەو گەشتیارانەی لەناو بەفردا گیریان خواردووە. دەخیلەوە خەریکە بەفرەگاتە ئێمەش ئەوەندەی نەماوە بەپێی کەشناسانەوە سبەینی بەفر لێرە دیت بەڵام باوەڕ ناکەم زۆر بمێنەوە تەنها عەرزە کەسبی ئەبێ. بەڵێ هیوادارم هەروەندە دەبێت. بەرنامەی ئاخر بەرنامەی ئێمە بوو لە 2017دا هەتا بەرنامە بێت یا یەکەی یا 2010 هەر شاد و بەختەوەربن. خوداحافیز. هیوای کاتێکی خۆشتان بۆ دەخوازین.